ئەگە ئافرەت نەما هەرچی پیاوی سەر دنیای کۆ بێتەوە ناتوانێت مناڵ دروستکە. ئەوە سەرمایی ئەم میلەتەیە. پەلە مەکەن من مردوویەوە زینوو، هیچ پەلە مەکەن. ئەوەی کە دڵمان پێی خۆشە لە عێراقا کوردین و هەین و لە ساحەڤەین بەس پەلە مەکە. 10 ساڵی تر مەرحەباتانەکەم بە ئافرەتی ئێمە هەمووی وەڵا مناڵێکم هەیە وەڵا دوانم هەیە بەسە کاکتوجێن بەخۆی تر وایە بەخێو ناکرێ هەر بەشی ئەوواکە. پەلە مەکەن بە قوربانتانە بم. با پیاوژنێکی عەرەب پیاوەکە چوار بێنێ 30 مناڵ بخاتەوە بەقەدەر 10 پیاوی وەکو ئێمە چالاکی هەیە. بەیانی ئەمڕۆ ڕۆژەمان بۆ بە سا 12 سێ ڕقەمەکان و سێ ئەحسایەی عێراق کرد. بەیانی ئەبین بە کەمینە، نە بە تەمای ڕئیسی حکوومەت بە، نە بە تەمای جێگیری سەرۆکی پەرلەمان بە، نە بە تەمای وەزا، بە تەمای هیچ نەبن. هیچ کورد ئەبێ بە کەمینە کۆمەڵە خەڵکی تری بۆیەت ئەلێ وەڵڵا وەکۆڵێ عەرێ بێ تەلەفۆنی لەگەڵ ڕەفیقەکەیا کرد لە سلێمانی بوون ئاوارە بوون نەژیان وتی ها شلۆنە سلێمانیە؟ وتی وەڵڵا زیێن بەس وایە بیە ئەکرات. تیا سلێمانی چۆنە؟ وتی وەڵا باشە بەس کوردی زۆر تایە. ئامان لێت پەلە مەکە بێ بڵێن کوردی تایە. دەبەرە باوکیم بکەونە خۆتان خەریکی چین کچەکانێەوە. 3 مناڵی هێدانێکی نەخۆشە 0-1 بەدەسەوە، هیچی بەدەسەوە نەماوە. باوەجیان قورسە تۆ با 10 مناڵە هەبێ دوانیشی بەرە پێشکەشی دینەکەتی کە، پێشکەشی دیفاعی کە. مشکلە و نییە بەلاتەوە هەریەکەیان بنێرە حەقلێکەوە. بەڵام تۆ هەیە و نییە 1 مناڵە هەیە دوانە هەیە چی لێکەیت؟ بەس پێم بڵێ ئەمە چی؟ وەڵا تاقانەیە بۆیە نازمان ناوتێ. ئەی کچەکە وەڵا کچەکەشە تاقانەیە. هەروە دەرەچێ باوەجیان ئەمە فومە لە مێشکی خۆتانە دەرکەن. ئافرەت بۆیە لە 14 ساڵیە عادە ئەبێ یعنی توانای مناڵبوون و مناڵخستنەوەی هەیە، ناکرێت لە سیاشوو بکە. کوڕەکان و ڕوون ئێوەیە پێمەکردنیەوەش خەتاکەی ئێوەیە. 25 ساڵ 30 ساڵە ژنین ئەو کە کوڕم خەریکی چیت؟ وەڵا کاکتوژە خەیکی دکتۆراکەم بەلای خێتەوە دەژنەکە بێنەوە خەیکی دکتۆراکەش بە چییە یعنی؟ نابێت؟ ئەو هەموو گەنجە ئەڕوا کاکە وەڵڵا مەئساتە. یعنی ئێوە ئاگاتان لە لێشاوی ئەو گەنجە هەیە کاڕوات ئێکاکە مناڵێکە من پەروەردەم کردو ئەو مناڵە بێنێ لە ڕەوزەوە هەتا وەکو ئیساکردن لەگەڵ ئەم دایک و باوکەیە بزانە ئەم کوردە چەند دەفتەری تیا سەرف کردووە بۆ وازان خەڵک لەبەر خاتی چاوی من و تۆ چاوی کاڵی من و تۆ ئەو گەنجە وەرەگرێ. ئەوە هەمووی دەستی کرێکار و دەستی ئیش و دەستی بەرهەمهێنانە لە وڵاتەیە. بەیانی شتەکە بۆ دروستەکە، سیارەکە بۆ دروستەکە، ئەلکترۆنیاتەکە بۆ دروستەکە بە دەقات پێ دەفرۆشێتەوە. پاری 1 مۆبایل پاری 20 بەرمیل نەوتە. ئەخڵەکەی ئێمەش چێ لێوێ ئەمە دروست دەکات، یان ئەخڵەکەی ئەو پلانی بۆ دانێ و دەستەکرێکارەکەی من و تۆیە بۆی دروست دەکات. وازە نێروە ئاسانە ئەوروپا دەرگای خستۆتە سەر پشت ئەوەی دکتۆرە با بێ وەریگرم با بم نەزانم دکتۆر ڕۆحم لەگەڵا دەرچووە یانی چی تۆ وەریگریت؟ وەڵڵا وەکو ئەو وایە مناڵێک پەروەردەکەی هەتا وەکو دراوسێکەوەی بە ئیشی پێ بکە بڵێ وەڵا ئیش بۆ دراوسێکەمانەکە. چەند ناڕەحەتە تۆ مناڵێک گەورە ئەەکەی ژنی بۆیەنیت بووکەکە و خەسووەکەی بن و بۆ لای خۆیان ویتر تۆژەڵێ وەڵا کوڕم هەبوو کەس لێو ناپرسێتەوە. با بە ژنە بۆ هێنا و لی گەڕێ و تۆ شەڕ لێگەڵ ناخۆشە بۆ چکەم دایکاس دەکا 20 ساڵە کوڕ بەخێوەکە ئێساکەنێکێکی تر بردوێتی هەر قبوڵمە. ئەی من 20 ساڵ 30 ساڵ گەنج پەروەردەکەم ئەوروپا بیبا بۆیە پێغەمبەری خوا سەڵام فەرمێ تەقوم الساعة والروم أكثر الناس قیامەت هەڵەسێ ئەوروپیەکان لە هەموو کەسێ زیاترن. بەچی زیاترن؟ بەمە زیاترن ئەو تەرجیعی منابوونەکە ئەو لە